سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست. لە ڤیددیۆی ئەمجارە دێنە سەر وانەی چوارەم لە بەشی یەکەم لە بیرکاری پۆلینۆمی ژمارە ڕاستیەکانە. ژمارە ڕاستیەکان دەبیتە دوو جۆر، ژمارە ڕێژەییەکان و ژمارە ناڕێژەییەکان. قوتابیانی ئازیز، ژمارە ڕاستیەکان هەموو ساڵێ دوو دەرەجەی لێ دێتەوە. کوتکراوەی ئەو بابەتە هەموو لەو پەڕەیەم نووسە. ئەگە ئەو پەڕەی تێبگەی بە تێگەیشتن نەک لە بەریکەی ئیشەڵا دوو نمرەی خۆت بەدەستدێنی. قوتابی ئازیز، سەرەتا بزانین ژمارە ڕێژەی چییە؟ سێ خاڵت هەیە، خاڵی یەکەم، دووەم، سێم. هەر ژمارەیەک بە شێوەی دەی نووسرا بوو، بە شێوەی دەی واتە چ فاریزەی تێدابی. لای ڕاستی فاریزە واتە ئەو لایە ئەگەر کۆتایی هاتبی لۆ نمونە 3.8 4.5 6.7 لای ڕاستی فارزە کۆتایی هاتیەوەنیە کەواتە دەبیتە چ؟ دەبیتە ژمارەیەکی ڕێژەی. یاخود خاڵی دووەم، هەر ژمارەیەک بە شێوەی دەی کە بە شێوەی دەیبی بەڵام چبی کۆتایی نەهاتبی بەڵام دووبارە بوو بیتەوە، مەبەستی چییە؟ لۆ نمونە سەفر و فاریزە نۆواتە ئەو نوێ هەر دووبارە دەبیتەوە 9 هەتا ئاخری، کەواتە دەبیتە چ؟ ژمارەی ڕێژەی. لۆ نمونە 1.888 نقطە واتە چ؟ ئەو هەشتان هەر دووبارە بنەوە، کەواتە دەبیتە چ؟ ژمارەی ڕێژەی. لەگەڵ چ؟ خاڵی سێم، هەموو ئەو ژمارانەی کە دووجای تەواون، ئەو ژمارانەی کە ڕەجیان هەیە دەبنە ڕێژەی. بە کورتێکەی واتە ئەو ژمارانەی کە فاریزیان تێدایە لای ڕاستی فاریزە کۆتایی هاتبی و دووبارە بوو بیتەوە وە چ؟ ئەو ژمارانەی کە ڕەجیان هەیە دەبنە چ؟ ڕێژەی. ئەی ناڕێژەی چییە؟ ئەو ژمارانەی کە لای ڕاستی فاریزە دووبارە نەبوو بنەوە، ئەگەر دووبارە نەبوو بنەوە ئەوە دەبیتە چ؟ دەبیتە ناڕێژەی. لۆ نمونە 1 فاریزە 1 4 4 2 2 1 3 لای ڕاستی فاریزە چییە؟ دووبارە نەبوویتەوە، کەواتە چییە؟ ناڕێژەیە. هەروەها ئەو ژمارانەی کە لە ژێر ڕێک نیانە دەرێ واتە چ؟ هەر ژمارەیەک ڕێژی نەبی ڕاستەخۆ بڵێ چ؟ ناڕێژەیە. ئەو جارەی ژمارە ژمارە ڕاستیەکانمان هەیە. ژمارەی ڕاستی چییە؟ هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە. ئێستا لۆ نمونە ڕێژی 5 ژمارەیەکی چییە؟ ناڕێژەیە. مادام ناڕێژەیە دەبیتە چ؟ دەبیتە ڕاستیش. لەبەر چ؟ چونکە پێناسەکەی ئەڵێ هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە. هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە. احتیمالی هەیە بە پێناسەش ئەوە بێتەوە، بەڵێ هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە کە تا بشاتن لۆت. یاخود ژمارە تەواوەکان ئەویش دەتوانی بکەتە بە پێناسە لۆت بمیتەوە. ژمارەی تەواو چییە؟ هەموو ژمارە تەواوە سالب و موجبەکان و سفر ئەگریتەوە، واتە چ؟ سفر و ژمارەی موجب و سالب ئەگریتەوە، پێی دەڵێت چ؟ ژمارەی تەواو. ژمارەی سروشتی چییە؟ هەموو ژمارە تەواو و موجبەکان دەگریتەوە. ژمارەی ناڕاستی چییە؟ هەر ژمارەیەک لە ناوڕێک سالبی لەگەدابوو پێی دەڵێت چ؟ ژمارەی ناڕاستی. لۆ نمونە ڕەژی سالب 5 دەبتە ژمارەی ناڕاستی، بەڵام لە دەرەی ڕێگەکەی سالبی موجەبی حەقی پێدانیە، تەنها ئیشی بە ناو ڕێگەکەیە. ژمارەی پێناسە نەکراو چییە؟ هەر کاتێک کەرتەکەت دیت ژێرەی سفر بوو ڕاستەوخۆ بڵێ ژمارەی پێناسە نەکراوە. دێنێ سەر هەندێک نمونە لەسەر شێوازی وزاری. ئەڵێ چ؟ کام لەم ژمارانە ناڕێژەیە؟ ڕەژی 25 ڕەژی هەیە، بەڵێ کەواتە ڕێژەیە، ئەوە نابتە وەڵامی ڕاست. 10 ڕەژی هەیە نیتی، کەواتە ڕاستەخۆ دەبیتە ناڕێژەی مادەم ڕەژی نییە. کام دەربڕین شیاوە بۆ ڕەژی 49 ڕەژی 49 لەژێر ڕێک دێتە دەرێ، بەڵێ مادام لەژێر ڕێک دێتە دەرێ کەواتە چییە؟ دەبتە ڕێژەی. ناڕێژەی تێدایە کەواتەوە هەو نییە. ناڕاستیش ئەوەش هیچیانەکەش هیچ سروشتیە، کەواتە دەبیتە چ؟ گوتمان ژمارە سروشتەکان چییە؟ هەموو ژمارە تەواو و موجبەکان ئەگریتەوە. پرسیاری پێنجم ئەڵێ کام لەم ژمارانە ڕێژەیە؟ تەمەشای ڕەژی دایێتێت و هەموو ژمارەکان ڕەژی لەگەدایە.
ئەو ژمارەی کە لە ژێڕەک هاتە دەرێ ڕاستەوخۆ لە ڕێژەیە 25 لە ژێڕەک دێتە دەرێ کەواتە ڕێژەیە. کام دەربڕینشیاوە بۆ سالب ڕێژەی 36 ئەو پرسیارە هاتیتەوە پێشتر. ناڕاستی سالب لە ناو ڕێژیدا نەخێر کەواتەوە هەو نییە. ناڕێژەی 36 لە ژێڕەک دێتە دەرێ بەڵێ کەواتە خۆش نابێتە وەڵامی دروست. پێی ناسە نەکراوە ئایا ژێرەی سفرە نەخێرەوە هیچ کەواتە چییە؟ ڕێژەیە. کام لەم ژمارانە پێی ناسە نەکراوە پێی ناسە نەکراوە وەرە هەر ژمارەی ژێرەی سفر بی ڕاستەخۆ دەبێتە پێی ناسە نەکراوە. ژێرەی سفرە کەواتە دەبێتە پێی ناسە نەکراوە. پرسیاری هێشتم لەو شێوازەی ناتەوە بەس هەر بزانە نەوەک بێتەوە. ئەڵێ چ ژمارەیەکی ناڕێژەیە و بچووترە لە چەند لە سێ. ئەڵێ ژمارەی ناڕێژەیە ئەی ڕێژی سال لە ژێڕەک هاتی ڕاستەوخۆ ئەبیتە ژمارەی ناڕاستی ئەوە ئەڵێ چ ناڕێژەی کەواتە وەڵامی هەڵەیە. بی ئەڵێ چ دوو ژێرەی چەندە یەکە دەبیتە چ ژمارەی چ دەبیتە ڕێژەی ئەو ئەڵێ چ ناڕێژەی کەواتە ڕاستەوخۆ لۆمارێ. ڕێژی 25 چەندە پێنجە کەواتە چی ڕێژەیە کەواتە توشلۆمارێ کەواتە چمایتەوە ڕێژی 5 ڕێژی 5 دەبیتە ژمارەی ناڕێژەی لە حەسبی ڕێگەکەی لێدا بچووکتر دەدێ لە سێ. بە هیوای سوود بینین.